ناو محەممەد ئیدریس تۆفیقا بۆ ماوەی 15 ساڵە یاریە ئاسن دەکەم بۆ ماوەی 5 ساڵیشە خۆم ڕاهێنەرم لە هۆڵی خۆم چەندین پاڵەوانەتم هیناوە لەسەر ئاستی عێراق و کوردستان بەڵام بەداخەوە کە بێ وڵاتین گرنگیمان پێ نادرێ ئەگەر بێت و دەوڵەت بین و سربەخۆ بین لەوانەیە پێم ڕێمان دەکرێت بچین بۆ پاڵەوانەتەکانی دەرەوە چەندین دەستکەوتی گەورە بێنین بۆ وڵاتی خۆمان و سەربڵند دیکەین. داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان کە پاڵپشتێکی زۆر لە وەرزش بکە بۆ ئەوەی بچین کورد بە هەموو دنیا بناسێنین. خۆم یەک لەو پاڵەوانە نەما کە ئێستا بچمە هەر پاڵەوانێتی جیهانی دەستکەوتی گەورە بەدەستدێنم بەس بەداخەوە تاکو ئێستا کەسێک نهاتووە پاڵپشتیمان بکە بۆ ئەوەی بچنێت دەرەوە. ڕۆژانە چەند کاتژمێرێ خۆم دێم وەرزشەکەم بەوەی تەندروست بم ماسکوەکانم ڕۆژانە کاری پێ دەکەم بەوەی بەرەو پێشتر بڕوا هەدەفەکەشم ئەوەیە زیاتر گرنگی بە هاوڵاتیان بدەم و ڕۆژانە چەندین یاریزانی خۆم هەیە چاودێریان دەکەم و بەرەو پێشیان بم و بۆ ئەوەی پاڵەوانەتی بەدەست بینین و سەری کورد و کوردستان بڵندکەین. ئینشاءڵڵا لە داهاتوودا چەندین پاڵەوانێت تکەمان هەیە لە بۆ دەرەوە بۆ ئەو ئینتخابە نوێیە بە هیوادارم هەموو برادرانی خۆشەویست بچن بۆ سەر سندوقی دەنگدان دەنگ بدەن بەو کەسەی کە شایستەیە و کورد بەرەو پێش دەبا. من وەکو وەرزشوانێک وەکو ڕاهێنەرێک داواکارم لە هەموو هاوڵاتانی خۆشەویست کە ڕۆژی دەنگدان دێ هەمویان بچن بۆ سەر سندوقی دەنگدان هەمویان دەنگ بەو کەسە بدەن کە شایستەیە و کورد بەرەو پێش دەبا و گرنگی بە یاری دەدا و لە هەموو بوارەکان. بۆیە من دەنگ بەو کەسە دەدەم کە چاوی لەوەی بێ کورد بکا بە دەوڵەت کورد بکا بە سەربەخۆ داهاتوێکی گەشی هەبێ کە ئەو کەسە کە کوردی لە بن دەست دوژمن دەرێنا دەنگ بدەم بەو کەسە کە شایستەیە. من ناوم لابین بەهادین ڕەحیمە دانیشتووی شاری سلێمانیمەوە ماوەی 3 ساڵە کاری فەیس پەینتینگ ئەەکەم. هەڵبەدەم کارەش بۆ دابینکردنی بژێوی ژیانی خۆمانە تەعاملکردنی من لەگەڵ مناڵ دڵی پڕە لە بەرەئەت و پاکی و جوانی تەعاملکردن لەگەڵ ئەوانە زۆر خۆشە. بۆ مایکەپیش سێ جۆر مایکەپمان هەیە مایکەپی فلم هەیە مایکەپی هەڵۆوین هەیە مایکەپی فەیس پەینتینگی مناڵانیش هەیە. زیاتر ئەوەی کە ئێمە کاری لەسەرەکەین مایکە بۆ هەڵەوین و فەیس پەینتینگی مناڵان. ڕاستە من خۆم خریجی پەیمانگەی هونەرە جوانەکانم بەشی هونەرم تاو کردووە لە ڕێگەی هونەرەوە ئێمە بژێوی ژیانی خۆمان دابینەکەین وە چۆن تەعاملکردنمان لەگەڵ مناڵە ئەمانەیە لەو ڕێگایەوە دڵی مناڵان خۆشکەین و هەروەها کارکردن لەگەڵ مناڵان حەز و خولیایە کە وام لێ ئەکا کە لە هونەرەکەم بەردەوام بمودا نەبڕم لە کاری.
داواکارم لە پەرلەمانی داهاتوو بێنە ناو گەنجەوە بزانن گەنج چیانەوێت لە تەعاملی گەنج تێ بگەن هیوادارم هەمومان بێکەوە بەرەو سندووقە دەنگدان بڕۆین دەنگی خۆمان بۆ کەسە بین کە خزمەت بە کۆمەلگا ئەکا. هیوادارم هەموو خەڵک بڕاتە سەر سندووقی دەنگدان بە ئەوی دەنگەکان نەفەوتێ دەنگی خۆیان بن بۆ کەسێک کە شایستەیە بۆ کەسێک کە خزمەت بە کوردستان ئەکات. من ناوم زاهری کەریمە ڕاشە حەزمە کرد بوارێکە کارکەم کە شوێندەسەکەم بە شارەکەمەوە زۆ دیار بێ بۆیە هاتمە سەر بواری دروستکردنی کاری بنا و بیناسازی و شێوەکاری بیناکانم هەمیشە بۆ ئاراستەیە ئەڕوات کە ناوی جوانی خەڵکانی وڵاتەکەم زیینگوکەمەوە مێژوێک بۆ شارەکە دروستکەم و هەمیشە ئەو کەرەسانش بەکارەهێنم کە کەرەسەیەک بێ زووتر لە کۆنا لە سلەیمانی بەکارهات بێ بۆی ڕۆحی سەردەمی ئێستا لەگەڵ کۆنا بەیەکەوە بلکێن و خەڵک دڵی بەکارەکان خۆش بێ و سلەیمانی بێڵمەوە بە ئەساڵەت و جوانی کۆنی خۆی. دائما من هەوڵم ماوە لەو کارە خۆبەخشیانەیە یا لەگەڵ کار بۆ ئەو شوێنە جوانانی کە پێویستەکە هەمومان خزمەتکار بینتیایە منش ویستومە دایما بریتە بم لە خشتێک لەناو ئەو دیوارە گەورانەیە بۆ ئەوەی شوێن دەست و شوێن سەوڵی من شاغر نەبێ و من خۆم پێشەموو کەسێ لە خۆم ڕازی بم کە توانیمە خزمەتکارێکی باشی ئەم نیشتیمانە بم چونکە بەڕاستی هەرچێ بۆ شارەکە و بۆ وڵاتەکە بکەین کەمین و واجبیشمانە و هەرچەند بکەین زۆر کەمە چونکە هەر ئێمە بپرسین لەوەی کە خزمەتی نیشتیمانەکەمان بکەین. معلوم خەڵکانێکی دەرەکی لە غەیری کورد لە شوێنانەوە نایەت خزمەتی کوردستان بکە ئەمە واجبێکی سەرەکی ژیانی ئێمەیە کە بە هەمومان ماڵە گەورەکەمان کە نیشتیمانەکەمانە وەکو گلێنەی چاومان پارێزین و خزمەتی بکەین بۆ ئەوەی لە ناو پێشبڕکەی جیهانیا ئێمەش وجودمان هەبێ و ڕوومان بێ باسی نیشتیمانەکەمان بکەین باسی مێژۆکەی بکەین باسی ڕەوشت و ئادابی خەڵکەکەی بکەین. من داواکاریم بەڕاستی لەم سەردەمەیە کە دنیا زۆر حیزباوی بووە من حەزم لە کۆبوونەوەی ئەم میلەتەیە لە بۆ دەقەیەکە چونکە بڕبڕبوونی میلەت لە یەکتری لاوازیەک ئەنوێنێت ئێمە بۆی بگەینە بەها جوانەکانی وڵاتەکەمان پارێزراوکەین و بتوانن حکومڕانیەکی سەقامگیر دروستکەین لە دیدەی منەوە ڕەنگە زۆر کەس قسەکەی منی پێخۆش نەبێت چکە زۆرینەی خەڵک حیزبیانە بیرەکەنەوە من ئەڵێم وەرن با هەمومان نیشتیمانیانە بیرکەینەوە یەکتریمان بێ یەکتریمان خۆش بێ. هەروەها دەرحەق بە ئینتیخابات و هەڵبژاردنن هەمیشاڵێم وەکو هیلاکە بین هەوڵێن ئینتیخاباتکەین با هەمیشە باوەڕیشمان بە ئامانجەکەی هەبێت وەکو ساحەکەمان تەخت کردووە ئەمانوێ پێشبڕکێ تیا بکەین با پێشبڕکەیەکی جوان بکەین با هەمومان نەتائیجەکەیمان وەکو خۆی قبوڵ بێ و کە یەکێک کار بەدەستی بوو دوایتر با هەموو لە پشتیەوە هاوکار بین پشتی تونکەین چەپڵەی بۆ لێین بۆی کورد بڕ نەبێ کورد بەرەو پێشەوە بڕوا خۆشەویستی بەردەوام بێت میلەت پارچە و پرت نەبێت چونکە ئێمە لەوێ تیاچوونی حەدیمانە. بەڵام کلی وردەبیتەوە ڕێک هەرەڵی ئەمڕۆیە بەحەقەت دادوێ بڵێ مسەر ڕاکێشیشە دێتە گوێم دەنگێ بە سۆز و زۆر شانازێکم بەوەی پێشمەرگە بووم من حیزبی نیم
و ئێستاش بام و کەسێکەڵێم دەنگ بن بەڵام دەنگ بن بەو کەسێک کاتوانێت خزمەتی نیشتیمان و نەتەوەکە بکەن تەعەسوبی حزبی و بیرکردنەوەی حزبی تەسک لاوەنێن بە شێوەیەکی فراوانتر بڕوان وڵات و نیشتیمانەکە تکایە دەنگ بن بەو کەسێک کاتوانێت خزمەتی ئەم نیشتیمانە بکە و ئەتوانێت مەسئولیاتەکانی بگرێتە ئەستۆ دوور لە بیری تەزکی حیزبایەتی.